ڕۆژ لە دوای ڕۆژ بازارسازی گەورە بۆ بەرهەمێنانی بابەتە نەشیاوەکان و یاری و بابەتەکانی قومار و بەفی ڕۆدانی پارە و بڵاوکردنەوەیان لە ماڵپەڕ و پێگە گەورە جیهانیەکان زیاتر دەبێ هاوشانی زیادبوونی پێشکەوتنە باشە تەکنەلۆژیەکانیش. داواکاری گشتی لە هەرێمی کوردستان هاتوۆتە سەر هێڵ. داوای کردووەکەوە سەرجەمیە و پێگە و ماڵپەڕانێکەوە وێنە و ڤیددیۆی نەشیا و بڵاو دەکەنەوە یاخود دەبنە هۆکار و هاندەر بۆ یاری قومار و یاریە ئەلیکترۆنیە نەشیاوەکانی دیکە و دەبنە هۆی پچڕانی شیرازەی خێزان و تێکدانی کۆمەلگا قەدەغە بکرێن سانسۆر بکرێن. ئەمێ بپرسن تاچەنە پرۆسەیە ئاسانە و بە چەند کلیکێک ئەم کارە دەکرێت یاخود نەخێر دەبێت کاری جددی لەسەر بکرێ و پرۆسەکەش هێندە ئاسان نییە. لە وڵاتانی دیکە ئەمە چۆن دەکرێت و لە هەرێمی کوردستاندا ئالوودەبوون بە ماڵپەڕە نەشیاوەکان و یاریە ئەلیکترۆنی و قوماریەکان چۆنە تاچەنە بۆتە هۆی ئەوەی شیرازەی خێزانی بەهۆیەوە تێک بچێ لەسەر ئەم بابەتە بن کۆڵکاریی وردەکەین لەگەڵمان بن. ڕۆژی سێشەممە 26 تەموزی ڕابردوو سەرۆکایەتی داواکاری گشتی سەردانی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد و داوایان کرد تۆڕەکانی گەیاندن و پەیوەندیکردن پابند بکەن بە قەدەغەکردنی سەرجەم ئەو پێگە و ماڵپەڕە ئەلیکترۆنیانەی کە بوونەتە هۆکاری تێکدانی شیرازەی خێزان و چەندین گرفتی کۆمەڵایەتیان لێ کەوتوتەوە و تەبێژی داواکاری گشتی دواتر باسی ئەم داواکاریە دەکات. ئەمانە دیمەنەکانی ناوتۆڕی کۆمەڵایەتی تیکتۆکن کە وەک دەوترێ بە جۆرێک خراپ بەکارهێنراوە بەشێکی بەرچاوی بەکارهێنەران تووشی گرفت بوون بەدەستیەوە. ئایا لە ناو هەموو میلەتانی دنیا بەو جۆرەیە؟ دوای 2 هەفتە بە نووسراوێک کە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندنەوە ڕاستی کۆمپانیەکانی گواستنەوە و گەیاندن کراوە تێیدا هاتووە کە پێویستە لەسەر تەواوی کۆمپانیەکانی خزمەتگوزاری ئینتەرنێت پاکێجی خێزانیان هەبێ و ماڵپەڕە سێکسیەکان و چەند ئەپلیکیشن و پێگەیەکی دیکەش بلۆگ بکرێن تایدا. زیاتر خەڵک باسی ئەویان کردێت کە ئەم بابەتە دژی ماڵپەڕە پۆنۆگرافیە یاخود بابرێن سکسیەکانە نەخێر. ئەم بڕیارە دروستکردنی پاکجێکی خێزانیە هەربەگوێری نووسراوە کە پێویستە هەموو ئەو ماڵپەڕ و پێگە و ئەپلیکیشنانش بلۆگ بکرێن کەوا لە هەمان ڕیزی زیانەکانن. یەکەم هەموو ئەوانەی سوکایەتی بە ئاین و پێغەمبەرەکان و کتێبە ئاسمانیەکان و گشت ئاین و ئاینزاکانی کوردستان دەکەن. دووەم تێکدانی ئاسایشی پێکەوە ژیان و کۆمەلگا بڵاوکردنەوەی ڕق و دووبەرەکی و تونند و تیژی بە هەموو جۆرەکانیەوە. سێەم پۆرنۆگرافی سایتەکانی تایبەت بە بڵاوکردنەوەی گرتە و وێنەی سێکسی. چوارەم فرۆشتن و کڕینی چەک و تەقەمەنی. پێنجەم قومار بە هەموو جۆرەکانی. شەشەم دراوی ئەلیکترۆنی بە هەموو جۆرەکانی. حوتەم هاندان و ڕەکلامی جگەرە و مەشروب خواردنەوەی کهولی. هەشتەم بابەتەکانی پەیوەست بە مادە بێهۆشکارەکان. نۆیەم هاندانی توندوتیژی خێزانی لەگەڵ ژنان و کچان و منداڵ بە هەموو جۆرەکانیەوە. دەیەم توندوتیژی دژی ئاژەڵان. ئێستا کێشەی گەورە بەڕاستی مەسەلەی قومارە و قوماری ئەلیکترۆنیە و دراوی ئەلیکترۆنیە. وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوەش کردووە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکارانە پێویستە لەسەر سەرجەم کۆمپانیەکانی بۆری ئینتەرنێت و مۆبایل ئەم خاڵانە جێبەجێ بکەن. یەکەم نرخی پاکێجی خێزانی گونجاوتر بێ یان هەمان نرخی ئێستا بێ. دووەم خێرایی ئینتەرنێتی خێزانی باشتر بێ لەوەی ئێستا هەیە. سێەم پێویستە سەرجەم کۆمپانیەکان لە ڕێگەی ڕەکلامەوە خەڵکەهان بدەن بۆ بەشداریکردن لە پاکێجی خێزانی و ڕوونکردنەوە لەسەر سوود و گرنگەکەی بدرێ. چوارەم لە ئەمڕۆواتە لە حەڤەی هەشتی ڕۆژی دەرچوونیەوە هەتا 1 مانگی دیکە پێویستە ئەم ڕێکارانە لەلایەن کۆمپانیەکانەوە جێبەجێ بکرێن. دەژڵێن هەر کۆمپانیایەک پابەند نەبێ سزا و ڕێکاری یاسایی بەرامبەری دەگیرێتە بەر. ئەمە بۆ پاراستنی ئەخلاقی کۆمەلگایە بۆ پاراستنی منداڵەکانمانە بۆ پاراستنی ئەخلاقی بەرزی کۆمەلگای کوردستان. ئەگەر هیچ داتایەک لەبارەی ئالوودەبووانی یاری ئەلیکترۆنیەکانی تایبەت بە قومارکردن لە بەردەست نییە بەڵام وا دەردەکەوێت ژمارەکان زۆر بن ئەگەر چی شاراو و نادیار بن. ئالوودەبوویکی قوماری ئەلیکترۆنی دەبینم و لە زاری خۆیەوە چیرۆشی لە دەستدانی پارەیەکی زۆرتان بۆ باز دەکات.
بەڵێ وڵا هێزین چۆن بوو سەرەتا کۆمەڵێ یاریم هەبوو لەسەر مۆبایلەکەم بۆ نمونە یاری سلۆتس و ئەمانە ئیتر لەسەر ئەوە پاکێجم ئەکرد بە پارەی ڕاستەقینە کەو پارێم ئەکردە ناو ئەپلیکیشنەکەوانەیە هەنێ هینی ئاپم هەنێ فیچەری ئاپم کە لەوانە نەبوو بە خۆڕایی بوو تر بەرەبەرە حەزم لێ کرد زۆر ئیسراحەت بووم پێی بەو یاریکردنە ڕاستە لە سەرەتا زۆر پارێکی باشم دەستکە و زوو ئەم بردە بەڵام ئیتر بەرەبەرە خراپتر ئەبوو زیاتر ئەم دۆڕان پارەی زیاترم سەرفە کرد و لە کاتی کۆرۆنا بوو هیچ شتێک یاریێک نەبوو بیکەم هیچ شتێک نەبوو بێتاقەت بووم هەر لە ماڵەوە بووم پەنام بردە بەر ئەوانە ئەو کاتێکە لەسەر سایتانە ئەبووم زۆر خۆش بوو هەستێکی زۆر خۆشی ئاپێم حەزم پێی بوو هەبەردام بەڵام نەم ئەزانی کە ئەمە زۆر خەتەرە چونکە پارێکی زۆرم دۆڕان هەر یاری مەکرد هەرم دۆڕانەوە هەر یاری مەکرد گرە و مەکرد هەرم دۆڕان لە وڵاتێکی وەکو قەتەر سایتەکانی پۆڕ نەک هەر ناکرێنەوە بەڵکو تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەکو تیکتۆک و ئینستاگرامیش بە هەمان زۆر ناکرێتەوە دەچمە لای یەکێک لە کۆمپانیەکانی دابینکەری هێڵی ئینتەرنێت ئەوان وە خۆیان دەڵێن یەکەمین کۆمپانیان لە بوارەکە کە زۆر پێش داواکاریەکانی وەزارەتی گواستنەوە و گەیاندن و داواکاری گشتی خۆیان بیریان لەوە کردوتەوە کەوا پاکێجی هاوڕێی خێزان دابنێن کەوا هەرزانترە لە ئۆفەرەکانی دیکەیان بەڵام ژمارەکان پێیان دەڵێن زۆرینەی بەشدارانیان خۆیانە و پاکێجە هەڵنابژێرن بەڵکو لە 175 بەشدار بوانی تۆڕەکەیان پاکێجی گشتی هەڵدەبژێرن کەوا هیچ ماڵپەڕ و پێگەیەک سانسۆر نەکراوە یەکەمین کۆمپانیای کە لەو بوارە ئەو پاکێجە مەخسوتە بەردەستی هاوڵاتیان و بەکاربەرانمان ئەم پاکێجە بریتە لەوەی کە پاکێجێکی ئینتەرنێتی ماگانەیە کە تۆ ئەتوانیت لە ڕێی هەڵبژاردننی ئەم پاکێجەوانێ ماگانە خێزانەکەی خۆت و مناڵەکانی خۆت بپارێزی لە گەشتن بە هەر ناوەڕۆکێکی نەشیا و لەسەر ئەنتەرنێتدا ئەم ناوەڕۆکە بواری پۆرنۆگرافیە بواری خوێن و کوشتن و ڕژین و خوێنڕشتن و بواری ئەوی کە پێڵێن گامبڵین یا خۆمارکردن و ئەم شێوازانی کە کاریگەری خراپ بێگومان کە کاریگەری خراپی هەیە لەسەر ژیانی با بڵێن تاک لە کۆمەلگا و بواری نەفسی بەکاربەریشت ئاماژاتە تا چەنە VPN ئەو کۆت شکێرانە بەڵێ زاڵە بن بەسەرەوەی کە ئەم سیستەمە سەر نەگرێەوە تا چەنە تیمی ئێوە بەردەوام چاودێری ئەم پرۆسەیەکە بۆ ئەوەی کە نەشکێنرێت چکە وترێت منداڵ و تازە پێگەیشتوم سەردەمە بە زۆرێک شارەزای تەکنەلۆژی بێگومان ئەتوانن ینی زاڵ بن بەسەر ئەو کێشانەی کە خێزانەکەی خۆی ئێوە بیپارێزێ بەزم ئێوە بیشکێنێ بێگومان لەسەر بە چیتان کردووە بۆی نشکێت بێگومان طبعاً ئێمە بە حکمی بواری کۆمپانیەکەمان بواری تەکنەلۆژیە ئەتوانم بڵم ئیشێکی زۆر باشکراوە لەو بوارەیە بە شێوازێک کە تەنانەت بۆ ئەو کۆرشکێنەکانیش VPNەکانیش بە شێوازێکی ڕۆژانە سیستەمەکە هەندێک چێک هەیە ئەیکاتەوە گرنگە ئێمە زیاتر مۆنیتەریات چاودێری مناڵەکانمان بکەین بزانین ڕۆژانە چه محتەوایەک ئەبینن چه ناوەڕۆکێک ئەبینن چکە بڵیت و نەڵی هەندێک ناوەڕۆکەیە بە خواسی خۆ یا بە بێ خواسی خۆت بەرچاوت دەکەوێت لەبەرەوە گرنگە ئەوان ئەو ڕۆڵە ببینن وەکو پێویست طبعاً کۆمپانیەکانیش لە مەصدەرەوە لە سەر چاوەوە توانن وەکوتم ئەم سەربسە ئەم خزمەتگوزاریە دابین بکەن ئەوەی بتوانین ئاماژەی پێبین زیاتر بریتێ لەوەی کە ئایا ئەم حەلە هەموو کەس ئەتوانێت لای خۆی بیکە ئەگەر بۆ نمونە ئەنتەرنێتەکەشی ئەو پاکێجی نەبوو چەند شێوازێکتر هەیە توانی بیکەی ئایا بۆ نمونە لە ڕێی ئەو ئامێرەوە بێکە بەکاری ئەهێنیت بۆ نمونە تابلێتە یا مۆبایلە هەندێ گۆڕانکاری هەیە توانی بۆ نمونە لە سێتینی مۆبایلەکە یا تابلێتەکە بیکەی کە تا حدێکی باش بتوانێت ئەو ناوەڕۆکە نەشیاوانە مەنع بکە بلۆک بکات هەندێک لە بەکارهێنەرانی ئینتەرنێت دەڵێن دەبێت ڕاپرسی بکرێ و ڕای هاوڵاتیان وەربگیرێ سەبارەت بە قەدەغەکردنی ماڵپەڕەکان یان هێشتنەوەیان بەڵام وتەبێژی داواکاری گشتی هەرێمی کوردستان باز لەوە دەکات ئەم داواکاریە بە هیچ جۆرێک دژی ئازادیەکان و مافی کەسی نییە بەڵکو بۆ پاراستنی شیرازەی گشتی کۆمەلگا و ئادابی گشتیە ڕەنگە کەسانێکە بن پێیان وابێ ئەمە سانسۆردانانە ئەمە دژایەتی ئازادی و دیموکراسی و مافی کەسیە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە پێی یاساکەی کە یاسای 159 ساڵی 1970 یەکێک لە ئەرکەسەرەکیەکانی داواکاری گشتی پاراستنی شیرازەی خێزانە و پاراستنی مافەکانی ئەندامانی خێزانە سەرۆکایەتی داواکاری گشتی کاستاوە بەم هەنگاوە بە پێی قانون بووە یەکەم دووهەم ئەرکی حکومەتە ئەرکی داواکاری گشتیە کە
شیرازەی خێزان بپارێزێ و ئەو کاتەی کە شتێک بێتە هۆیەوەی پێشێلکردنی ئادابی عام و نیزامی عام لەو کاتەیە تۆ ئەبێ لە ڕێگەی قانونەوە تەداخولکەی بۆی کە ڕێگری بکەی لەوەی کە شیرازەی خێزان تێک نەچێت. ئەمڕۆ فەیسبوک یا سۆشیال میدیا لە هەموو دنیا کێشەیەکی گەورەی دروست کردووە. لە هەموو دنیا فەیسبوک پڕ بووە لە هەواڵ و زانیاری و لە جۆرێ دیمەنی تونند و تیژی و هاندان بۆ تونند و تیژی و هاندان بۆ زۆر کۆمپانیا هەیە کە تەنیا بی لە قازان جەکاتەوە. ئەم هەنگاوەی داواکاری گشتی پێچەوانەی ئازادیەکان نییە بەڵکو بۆ تەنزیمکردنی مجتەمەعە بۆ پاراستنی ئادابی عام و نیزامی عامە بۆ پاراستنی شیرازەی خێزانە و لە چوارچەوەی قانونەکایە کە یەکێک لە واجبەکانی داواکاری گشتی بریتیە لە پاراستنی شیرازەی خێزان. هاتوومەتە یەکێک لە کۆمپانیەکانی بواری سکیۆریتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕەکان لێرە دەیان چیرۆک هەیە کەوا چۆن هاوڵاتیان تووشی گێژا و هاتوون بەهۆی ئالوودەبوونیان ماماڵپەڕەکانی پۆڕن و قومار و خراپبەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و سۆشیال میدیا. بە دوو پرسیار بڕوا دەدوێنم کە چی بکرێ VPNێکی بەهێزدا بنرێ کە هەموو IP سایت و ماڵپەڕە نەشیاوەکانی تێدا دابنرێ VPNی دیکەش نەتوانێت بیشکێنێ وایە چی کراوە بۆ ئەوەی ئەپلیکیشنێکی تایبەت بە منداڵان دابنرێ لەو ئەپلیکیشنە تەواوی وێبسایتە پۆڕنەکان و قومارەکان و ئەوانی دیکەی زیانماند فلتەر کراو بن. هەموو ئەم ئایپیانە بێ کۆکرێتەوە بکرێتە ناو VPNێکەوە و بڵۆک کرێ وای لێ بکرێت کە VPNیش نەتوانێن VPNە بشکێنە جارێکیکە ئەمە کێ ئەیکا حکوومەت نەخێت لە دەسەڵاتی حکوومەتانیە لە دەسەڵاتی کۆمپانیا گەورەکان و خەبیرە گەورەکانە بۆیە بێ حکوومەت پێش ئەوەی بچێتە لایانی جێبەجێکردنی ئەم پرۆسەیە لەگەڵ چەند کۆمپانیایەکی گەورەیە ئیشکا کە لە مەجای سایبەر سکیۆریتیا ئیشەکەن هەتاوەکو ئەم ئیشە بە هەماهەنگی بکرێ و بنەبڕ بکرێت. ینی کۆمپانیاک جیاواز لە کۆمپانیەکانی هێڵی ئینتەرنێتوانە کۆمپانیای تایبەتمەند بەدڵنایەوە چونکە ئەو تەنها دابەشکاری ئینتەرنێتە. ئەم وێبسایتانە ئەم پێگانە کە هاندانی تایە بۆ لادان بۆ پێکەی بەدڕۆشتین یاخود نەگونجاون بۆ کۆمەلگە بۆ خێزان و تاک کارگەری خراپیان دروست کردووە؟ بەدڵنیاییەوە من ئەتوانم بڵێم کەیس بە کەیس بینیمانە کە پۆڕن و پۆڕنۆگرافی چی لە داهاتووی گەنجەکە. دەڕاستی میزانە چیرۆکە پێ بڵێ ببێنەوهێنان پۆڕن و پۆڕنۆگرافی چی لە داهاتووی گەنج کردو کە هاتبێتە لای ئێوە وەکو کۆمپانیایەک لەو بوارە کە هانایان هێناوە فریان کەون پانێککردنی نمونەم پێ بڵێ کاتێک گەنجێک تەداخلی پۆڕنەکە ینی ئالوودەی پۆڕنە بێ پێویستی بەوە هەیە ممارەسەی ئەم پۆڕنە بکە ئەوی بەچاو بینیەتی حەزەکە بە جستەش ممارەسەی بکە وای لێکە ئەم پۆڕنە پەنابەرێ بۆ دایکی بۆ خوشکی بۆ مناڵێک بۆ گەنجێکی ڕەفیقی وای لێکا بەرەو هاوڕەگەزبازی بەرێ جاری وا هەیە لە ڕەگەزی بەرامبەری دەست ناکەوێ ئەوێ ئەم تاقی کە تایەتی و ئەم حەزێکی خولیایی کە تایەتی لە گەنجێکی ڕەفیقی خۆیان بەتاڵی بکاتەوە. ئێمە کەیسی زۆرمان لایەکە کاروان کە مناڵ لە ڕێگەی چەند وێبسایتێکی کردووە کە سێری فیلمی ئاحتیادی تەرجومەکراوی کردو بردوێتی بۆ گرە لە ڕێگەی گرەوکردن خۆ کابرا نانووسێ وەرە قومارکردن سێتی گرەوێ بکە و سەرنجڕاکێکی شیرین کردن بە دڵنیاییەوە شیرینی کردو لەلای هەتاوای لە هاتۆ مناڵەکە لە ڕێگەی هەنێک کۆمپانیای ناردنی پارە و حواڵاتەوە پارەیەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە هەتاوەکو وای لێ هاتۆ پارەی لە قاسەکەی باوکی بردووە بۆ یاری قومار. زۆر باشە هەندێک لەو چیرۆکانی دیکە بە بێناوهێنان کە هانایان بۆیەوە هێناوە سەرنجامی ئەم ئالوودەبوونانە سەرنجامی ئەم بەرفراوانی بەکارهێنان و کردنەوەی هەشتێکە تۆ تێ لە کوردستانە چەند نمونێکی دیکەم پێ بڵێ. کاکەڕوان کەسێک هاتە لامان کە باوکێک بوو زۆر بێتاقەت بووتی من پارێک لە قاسەکە مابراوە ئەمێ بزانم ناڵەکەم بۆچی سەرف کردو لایم نەڵێ بۆ پۆبجیم سەرف کردووە ئەگەر بۆ پۆبجی بێ کێشەم نییە پۆبجی ئەسڵمۆ لە مۆبایلەکە بۆی تر پارێتی تیا سەرف نەکە دوای پشکنین کرا لە مۆبایلەکەی مناڵەکە و بان کرا بە تایبەت قسەی لەگەڵا کرا سێرەکی ئەم پارەی لە وێبسایتی قومارە بەکارهێناوە یعنی وێبسایتە قومارەکانیش سانسۆرێکیان نییە جاران ئەوترا ئەگەر 18 ساڵ خوارتر بیبۆت نییە بچیتە ناو قومارخانەکان و ئێستا قومارخانەکان نەماوە هەمووی بۆ بە ئۆنلاین و لە ماڵەکانمانە. سانسۆری ئینتەرنێت لە کۆماری گەلی چینی لە ژێر چەندین یاسای ئیداری و بازنەییدا کاری پێدەکرێت. حکوومەتی چین ئەم یاسایانەی بەکارهێناوە بۆ سەپاندنی زیاتر لە 61 سنووربەند بۆ سەر ئازادی ئینتەرنێت کە لەلایەن کۆمپانیا خزمەتگوزاریەکانی ئینتەرنێتەوە لەلایەن دەوڵەتەوە جێبەجێ دەکرێت. لە نزیکەوە چاودێری پەیوەندی ئینتەرنێتی خۆیان و سروشتی کارکردنیان لەسەری دەکەن. تەنانەت باز لە هەوڵی دروستکردنی تۆڕی ئینتەرنێتی تایبەت بە خۆیان دەکرێت.
کوردێکی خاوەن کۆمپانیایەکی بازرگانی لە وڵاتەوە بەشدارە لەگەڵمان لە بنکۆڵ لەگەڵ باسی سانسۆری سەر تۆڕەکان و نەکردنەوەی ماڵپەڕەکانی قمار و پۆڕنەکان حکوومەتی چین چاودێری هەموو سایتەکانەکە بۆ نمونە لە وڵاتە گوگڵ کار پێ ناکرێت. باسیەوەشم بۆ دەکا کەوا چۆن لە ڕێگەی کۆچکێنەوە دەتوانن تۆڕە کۆمەڵایەتیە زۆر بە زۆرەکانی دیکە بەکاربهێنن. ئەگەر بمانەوێت سەبارەت بە سوۆشیال میدیا و سایتەکان و یان ئەلکترۆنیەکان لە وڵاتێک پێشکەوتووە و چین باس بکەین دەبێت ئەوم بزانین لەم وڵاتە ئەم شتانە هەمووی سنووردارە بەواتایشتر هەموو لە ژێر چاودێری خودی حکوومەتەوەیە. بۆ نمونە ئەگەر بمانەوێتن سایتێکی قمار یانیش پۆڕن یانیش هەر سایتێکی تر کە زەرەری بەو میلەتێ بگەێنێتن خودی دژی بنەمانەکاری حکوومەت و وڵاتە بێ بمانەوێت بەکاریبێنی ناتوانین لەبەرەوەی سنووردارکراوە و بەکارهێنانی قەدەغەیە و هەروەها سۆشیال میدیاش وەکو فەیسبوک، ئینستاگرام، تویتەر، واتسئاپ، ڤایبەر هەمووی بە هەمان شت هەمووی سنووردارە تەنها بە ڕێگەی VPN یان کۆچکێنی تایبەت ئەتوانیت ئەم سایت و ئەم سۆشیال میدیانە بکەیتەوە. ئەمەش بە ڕێژەیەکی زۆر کەم لە چین بەکاردێتن ڕێژێکی زۆر کەم خەڵکەکە بەکاری دێنیتن. بەڵام لە بڕی ئەمە حکوومەتی چین چەند ئەپێکی چینی دانەوە بۆ بازرگانی و ئالۆگۆری بازرگانی و ژیانی ڕۆژانە لەم وڵاتەیە چاودێری تەواوی سایتەکانی کڕینی شتومەک ئەکرێ. بە هیواداریشین لەلایەن خودی حکوومەتی خۆمانەوە بەکارهێنەرانی سۆشیال میدیایەکان سنووردار بکرێتێن. لە ساڵی 2015دا وەک پسپۆڕێکی بواری تەکنەلۆژیا لە پەرلەمانی کوردستان پێشنیازی ئەندام وەرگیراوە بۆ ئەوەی لە چوارچێوی پرۆژە یاسایەک فلتەر بۆ ماڵپەڕە نەشیاوەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان دابنرێ. بەڕوونی دەیڵێت ئەگەر کۆمپانیەکان فلتەر بۆ ماڵپەڕە پۆڕنەکان دابرێن ئەوە زیانی گەوری مادیان بەردەکەوێ. گومان دەکات ئەم فلتەرانە سەرکەوتوو بن. من یەکێک بووم لەوانەیە کە لە پاش ئایتەکەی کۆمەڵێک پێشنیارم نووسی بۆ پەرلەمان دیار بوو لایەن فراکسیۆنەکە ئامادە کرابوو بەڵام دواتر نەچوو بارەی جێبەجێکردنەوە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان هیچ پرۆژە یاسایەکمان نیە بۆ داخستنی ماڵپەڕە سێکسیەکان. ڕاستە کۆمەڵێک پێشنیار هەیە پرۆژە یاسا هەیە بەڵام تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕەسمی پێشکەشی پەرلەمانی کوردستان نەکراوە. بە پێی و داتایانەی کە هەیە ژمارەکە حەز ناکەم من ببنە هۆکارێک بۆی کە ژمارەکە بڵێم بەڵام ژمارەکە ئێزگار بەرزە کە ڕۆژانە خەڵک سەردانی ماڵپەڕە سێکسیەکان دەکەن هەم لە هەرێمی کوردستان بەتابەتی و هەم لە عێراق بە شێوەیەکی گشتی. بوونی کۆمەڵێک ماڵپەڕ و کۆمەڵێک قماری ئەلکترۆنیکە لە کوردستان هاوشێوەی وڵاتەکانی در ئێستا سەری هەڵداوە من دڵنیایە 100% دەمێ هەتاوەکو ئێستا هیچ چاودێریەک نییە لایەنە پەیوەندیدارەکان چە وەزارەتەکان هەتاوەکو ئێستا وەندەی من ئاگادار بم بە شێوەیەکی ڕسمی یاخود ناڕسمی هیچ کارێک لەسەر بابەتە نەکراوە لەبەر ئەوەی لە ئێستادا کۆمەڵێک وێبسایتن کە هەمویان بە زمانی کوردینە لە هەرێمی کوردستانن پارێدانەکانیشیان 100% بە شێوەی ئەلکترۆنین هەیە. دەتوانم هەتا کۆمەڵێک دراوی ئەلکترۆنیش کە لە زمانی قماری ئەلکترۆنی سەراحەتن دەتوانم وا بڵێم کە بەشێک لە دراوە ئەلکترۆنیەکان بەشێک لە نیتۆرک مارکێتینگەکان وەکو قماری ئەلکترۆنی ئەم دەتوانم ئەژماریان بکەم. فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکی بۆ سانسۆری ماڵپەڕە نەشیاوەکان ئامادە کرد و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا هیچ هەنگاوێکی دیکەی نەبڕی. لەماوەی ڕابردووش پێشنیازی یاسایەک بۆ ڕێخستنەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لە پەرلەمان هەبووە. دوای کۆمەڵێک هەوڵی زۆر بڕیاری هەڵوەشاندنەوەی پرۆژە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنیش درا. ئەمەش دوای ئەوەی پرۆژەکە ناڕەزایەتێکی زۆری لێکەوتەوە. لەم خولەی ئێستای پەرلەمانیشە ئەمەی وەزارەتی گواستنەوە گەیاندن کە ناوێتی باز لە پاکێکی خێزانیەکە و بە نیازیشن کە سانسۆر بخەنە سەر سایتە سێکسیەکان هەنگاوێکی ئەرێنیە و ئەوایە پێشتر ئەم وەزارەتە ئەم کارەشی کردایە دواکەوتووە. ئەگە بە ڕێزانتان و دووداچوونتان کردبێ یەکەم هۆکار لە جیابوونەوە لە دادگاکان هۆکارەکان بریتە لە سۆشیال میدیا بە هەموو جۆرەکانی. بێگومان هەر لە پرۆگرامی بنکۆڵ کە لەسەر زۆربوونی ڕێژەی جیابوونەوە دروستکرا یەکێک لەو بابەتانی کە پێی گەیشتین مامۆسا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆرترین حاڵەتەکانی جیابوونەوە بەداخەوە لە ئێستایا یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی لە پشتە. پێم خۆشە پێکەوە بینەری جزئێکی کەم لەو پرۆگرام ببینەوەکەوە چۆن
تۆڕە کۆمەڵایەتی جۆبەجۆرەکان کاریگەریان لەسەر دروست کردووە. سێ کەیس لە بەردەستی ئەمە سێ مەلەف کە داواکارین بۆ جیابوونەوە دوانیان بە جیابوونەوە کۆتایی هاتووە داخراوە دۆسیەکە یەکیان لە ڕەوتی لێکۆڵینەوە بەردەوامەتیایە هێشتا دادوەر بڕیاری کۆتایی لەبارەیەوە نایەوە ئەوەی کە سەیرە هەرسێکیان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کێشەکان دروست بوون تەنانەتەوەی ئێمە دیقەتماننا لە وڵاتی وەکو قەتەر تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام یان تیکتۆک ئەمانە سانسۆری لەسەر ناکرێتەوە و لە هەموو وڵاتانی دنیا ئەوانی کە پێیانەوتێ سایتە سێکسیەکان بەڕاستی ئەمە کۆنتترۆڵەکردن لەلایەن دەوڵەتەوانێت لە خوار هەدە ساڵەوە ناتوانری بینێ معقول نییە لە هەرێمی کوردستانە مێر منداڵێک و قوتابیەکی بنەڕەتی منداڵێکی بنەڕەتی و قۆناغی ناوەندی بتوانێت بە ئاسانی دەستی بگاتە ئەم بابەتانە و لە هەموو وڵاتانە یان ێستا سین ئەو ملیار و 200 ملیۆنە هەمووی سعادنەوە دەیشۆ خۆتو ئەو حەزارەتیان بەوە بنیار ناوە بەڵام لێرە کۆمپانیەکان لە 12 شەوانە ئیکەن بە فری تاوەکو بەیانی بۆی کە گەنجی ئەم وڵاتە نەخەوێ مامۆستای ئامادەی ئەڵێ لە تاقیکردنەوەکانی خولی دووەمدا هەندێک لە خوێنکارەکانمان ڕێی تەلەفۆنی دایک و باوکیان هێناوەتەوە بۆ تاقیکردنەوەکان کە سیرەکەین چەند دقیقەیەک 10 دقیقە چارەچێک تێپەڕیوە بەڵام خوێنکارەکە هەر دیار نییە قوتابیەکە دیار نییە دوای تومەزن ئەمە درەنگ ئەخەوێ گرفتێکی گەورەتر لە هەموو ئەوانی کە وتران لە بەکارهێنانی ماڵپەڕە ناپەسەندەکان و پۆرنۆگرافیەکان و قماریەکان ئالوودەبوونی کەسەکان و تێکدانی باری دەرونیانە بە جۆرێک هەبوونی کۆمەڵێک نیشانە ئەوە دەردەخەن کەسەکە تەنیا بەکارهێنەرێکی ئاسایی ئینتەرنێت نییە بەڵکو بە ئالوودەبووی ئینتەرنێت هەژمار دەکرێت بەم جۆرە یەک لە دەستدانی کۆنتترۆلکردنی خود کاتێک دەتەوێت وازە بەکارهێنانی ئینتەرنێت بێنی دوو دڵڕاوشێ و گوشاری دەرونی لە کاتی دووربوون لە ئینتەرنێت سێ پشتگوێخستنی خوریا و ئارەزۆ تایبەتەکان بەهۆی خوددانە ئینتەرنێت چوار دروستبوونی گرفتی زۆر لە کاتی کارکردندا پێنج لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پەیوەندی خێزانیەکان بەهۆی سەرقاڵی لە ڕادە بە دەربە ئینتەرنێت چارەسازێکی دەرونی لە ڕێکخراوی وچان و چاکسازی گەورانی سلێمانی ئاشکای دەکات ئالوودەبوون لە ئاستێکی بەرزدایە ڕۆژانەش چەندین کەیس کەوا ئالوودەبووی زۆر بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە جیاوازەکانن ڕووی تێدەکەن مناڵ هەیە تەمەنی بۆ نمونە 5-6 ساڵە 7 ساڵە 8 ساڵە دەستی ڕاگەیشتووە بە ماڵپەرە پۆڕنەکان ماڵپەرە سێکسیەکان و کۆمەڵێک حتا ئێمە جاریە من خۆم لە مناڵانی پۆنی 5 سەرەتاییم پرسیوە پۆبجی باسی چیەکە بۆ نەیەکێک لەو یاریانێکە خەڵکێکی زۆر بەکارێنێ ئەڵێ مامۆستا هیچ نییە بەس زۆر یاریەکی خۆشە باسی دزی و کوشتنەکە یعنی دزی و کوشتن بەلای مناڵەکانەوە ئاسایی بۆتەوە بەڵێ و حتا ئێمە مقابلی گەنجمان کردووە سەبارەت بۆ کێشانی کە سەبارەت بە یاری ئەلکترۆنیەکانیان ئەو ماڵپەرانە تووشی بووە ئەڵێ ئێستا من هیچ کاتێک بەشداری شەڕم نەکردو یان بەشداری توندوتیژیم نەکرد بەڵام چی تەکنیکێک ئێڵەی من ئەیزانم لەبەرەوەی ئەوە فێر بوو جاریوێ باوکێ شانازی بە مناڵێکی 4 ساڵی ئەو بە مناڵێک 5 ساڵیەکەکە چەند سعات پۆبجی ئەکات چەند سعات ئەم یاریانەکە بە شانازی و باسێکە کە سەرنجام ئەو ڕفتارە تاوانکاریانی کە هەیە لە ناو پۆبجیە بەکارێنە چونکە لێکۆڵینەوە زۆر لەو بارەی دووبارەکردنەوەژە بووە بەڵێ کە چۆن لە ڕێگەی بەکارێنانەوەی و ئامێرنی کە ناو یاریەکایە تاوان ڕوویە بەرابەر مناڵێکی دیکە ئەنجامیدا بە نەزانی بەڵام فێر بووە وەری گرتووە بەڵێ کەواتە وەک خۆتان نەخۆش نایە تەلاتان دەربارەی ئێمە کلاند یان کەیس هەبووە نەخۆش هەبووە کە بە تەواوەتی دابڕاو لە کۆمەلگا بەهۆی زۆر بەکارهێنانی ئامرە تەکنەلۆژیەکانەوە بەهۆی زۆر مانەوەی لەسەر جێگا و بەردەوام سیرکردنی شاشەکان وای لێ هاتووە پەیوەندی کۆمەڵاتیەکانی نەماوە و جەستەی لاواز بووە لە ڕووی جەستەیەوە و هەروەها لە ڕووی دەرونیەوە کۆمەڵی دیاردەی تیاسەری هەڵداوەکە بۆ نمونە وەکو ترس وەکو توندوتیژی وەکو چۆنڵی کەمبوونەوەی متمانە بە خەڵکانی تر ئەم نیشانانە کۆمەڵی بێخەوی کە هەموو ئەمانە نیشانەی دەرونین کە سەرێک کێشە بۆی کەسێکە تووشی خەمۆکی یان حتا لە ڕێگەی بینینی ڕفتاری زۆر توندوتیژانە و ترسناکانەوە کەسەکە تووشی زەبری دەرونیش بووە. بە پێی توێژینەوەیەک کە کۆمپانیای سیمەرویبی بەریتانی لە ساڵی 2007 بڵاوی کردەوە عێراق لە پێشەوەی هەموو وڵاتانی عەرەبیە بۆ زۆری سەردانیکردنی سایتە سێکسیەکان
ئەوەش لە کاتێکدایەکەوە ڕۆژی 14 ئەیلولی 2015 لە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بەدەنگی 163 پەرلەمانتار بڕیاردرا کە سەرجەم پێگە سێکسی و ئابروبەر پۆڕنەکان لە عێراقدا بەست بکرێن و دابخرێن بەڵام دوای 7 ساڵ لەو بڕیارە نەک جێبەجێ نەکراوە بەڵکو ڕێگاکان زۆر سادەتر بوون بۆ کردنەوەی ماڵپەڕە نەشیاوەکان و یاریە قوماریەکان.